وڵە بینەرانی یازی سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو لە شاری کەلارەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژی ئەم جارەمان باسی ڕۆژمان بە میوانداری بەڕێز دکتۆر فەرهاد حاجی قادرە ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک تەوەر قسە بکەین ئەو تەوەرانش کە هەمیشە بوون بە باسی ڕۆژی ئێستا پرسی ڕفراندۆمە ئایا پرسی ڕفراندۆم لە ئێستادا زیاتر مەبەستمە بە نسبەت عێراقەوە قسەی لەسەر بکەین بەکوێ گەیشتووە حکوومەتی عێراقی دوای سەردانەکەی ئەو شاندەباڵای ڕفراندۆم چ تێگەشتێکی هەیە چ دەنگدانەوەیەکی هەبووە لە شەقامی عێراقی لە دوای سەردانەکەی ئەوان ئایا بواری ئەوە ماوە کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی جارێکی تر پێک بێنەوە جارێکی تر کێشەکانیان چارەسەر بکەن جارێکی تر ینی ئەوەیە وترێت کە ڕفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان دوا بخرێت بۆ کاتێکی تر و حکوومەتی هەرێم دیسانەوە بچێتەوە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی ئەو کێشانەی کە تایبەتن بە پێشمەرگە ببورنە و کێشانی کە تایبەتن بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم و ئەوەی پێوترێ ناوچەی مادەی 140 ئەو کێشانی تایبەتن بە بودجە و بە موچە و بە کێشەکانی تریش تەنانەت بە ڕێژەی کوردیش لە سوپای عێراقەوە ئایا بواری ئەوە ماوە مەبەستمە قسەیەک لەسەرەوە بکەین کە لەگەڵ جەنابیان کە نوێنەری کوردن لە پەرلەمانی عێراق ئایا ڕفراندۆم گەر بکرێت تا چەندە پێویستە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم بکرێ وەکو خانەقین وەکو کەرکووک وەکو تەواوی ناوچەکانی کەش من زیاتر ناڵم لە پێشەکێکە دکتۆر فەرهاد حاجی قادر ئەندامی کورد لە پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتە ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم دوایین پێشهات یاخودێکی لە تازەترین پێشاتەکان سەبارەت بە پرسی ڕفراندۆم ئەو لێدوانەی ئەمار حەکیمە کە بە بۆنەی جژنەوە پێشکەشی کردووە ینی زۆر بەڕوونی ئەڵێت ڕفراندۆم ڕەت دەکەینەوە جیابوونەوە چارەسەر نییە ڕای ئێوە خوێندنەوەی ئێوە بۆم پرسە چی سلااو لە بەڕێز و سپاس بۆم دەرفەتە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بە بۆنەی هاتنی جژنی قوربانەوە دیارە ئەوەی کە ئێمە لە دوای ئەو دیدارانەی کە شاندەکەی هەریەم بۆ سەردانیکردنی بەغا لەگەڵایەنەکانی عێراقی چ لەلایەنە شیعەکان چ حکوومەت چ لە سەرکردەکانی حزبیەکان چ پەرلەمان کۆمەڵێک دیداریان کرد دوای ئەوە کۆبوونەوەیکیان لەگەڵ بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا کرد ئەوەی کە لە مجمەلی ئەو سەردانانە تەکیدیان لێ کردەوە دیارە لە ڕێشاندەکانەوە لە ڕێگەی ئەو پەیوەندیانی خۆشمانەوە لەگەڵ پەرلەمانتارەکانی عەرەب چ لە فراکسیۆنە شیعەکان بیا سونیەکانە زانیاریمان لەسەر زۆرێک لەو دانیشتانە بووە ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری پێکاتەکانی عێراق مەبەستم لە پێکاتە سیاسیەکانە دیارە و سەرکردە سیاسیەکانی عێراق لەگەڵ ئەوان کە بە هیچ شێوەیەک ئێستا کاتێکی گونجاو نییە بۆ پرسێکی وا بەشێکی تر لەوان پیان وایە ئەمە جۆرێکە لە پێشێلکردنی دەستور بۆ پێی دەستور تەکید لە سەر یەک پارچەی خاکی عێراق کاتەوە یەک لەوانە ڕەنگە سەرکردەیەکی وەکو مالیکی پێی وایە بۆ ئەم پرسە پێویستی بەوە هەیە هەمواری دەستور بکەینەوە و دەستکاری ئەو مادەیە بکەین کە تەکید لەسەرەوە ئاکات کە عێراق دەبێت یەک پارچە بێت ڕێگە بدەین هەرێمی کوردستانش ئەو پرسانە بکات ئەم بۆچوونانە بۆچوونی جیاوازن هەندێک لەوانە پیان وایە ئاساییە لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دوهۆت ڕاپرسی بکرێت ئەمە توانم بڵێم تەحالوفی سونی لە بەیان نامەیەکیانە تەکید لەوە ئەکەنەوە ئەوان تحفوزیان لەسەر ئەوە هەیە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت وا تا ڕەدی ناکەنەوە لەگەڵ شینین بەڵام لەگەڵ ئەوانین کە لە ناوچەدا بڕێنراوەکانە پرۆسەی ڕفراندۆم بەڕێوە بچێت بەگشتی ئەتوانم بڵێم چ ئەمار حەکیم وەکو سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان و ئێمە دیداریشمان لەگەڵا بووە وەکو بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی یەکێتی سەردانمان کردووە بۆ کۆمەڵێ پرس دیارە سەردانەکەی مە زیاتر بۆ قسەکردن و لەسەر یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و جەختمان لەسەرۆکە پێویستمان بە پشتیوانی ئەو هەیە بۆ ئەوەی کەرکووک بێبەش نێبێت لە چوارچێوەی باسانە قسەی لەسەر ڕیفراندۆمیش کرد و بۆچوونەی کە لە جژنە تەکیدی لەسەر کردەوە هەمانەوە بۆچوونەیە کە پێشتر ڕایگەیاندووە بە هیچ شێوەیەک لەگەڵ ڕاپرسیانی لە ئێستاوە هەندێک لەوانە پیان وایە کورد لاوازی دۆخی عێراق و شەڕی داعش خۆزێتەوە دەوێت ئەم پرۆسەیە بەڕێوەبات بەگشتی ئەتوانم بڵێم زۆر بەکەمی لە عێراقا کەسێکەیە لەگەڵ ئەوایە کە لە 25 نوێیە ڕاپرسی بکرێت باشە دکتۆریەوە وەکو ینی نوێنەری گەلی کورد لەوێ پێتان وتون کە ئەوەی کە بۆ قسەی هەمیشە سەرکردایەتی سیاسی کرد و پاتیەکاتەوە دووبارەیەکاتەوە ئەڵێن باشە ڕیفراندۆم ناکەین
بەڵام زەمانەت چییە لەلایەن حکوومەتی عێراقیەوە خۆتە زانیە وترێت نزیکی 55 مادەی دەستوری پێشێل کراوە ئەگەر کۆمەڵ لەسەر کۆمەڵە شتی ڕوون بە نسبەت بینەرێکی ئاساییشەوە قسە بکەین بۆ نمونە مادەی 140 هەر هەندێک لە عێراقیەکان لە ئەوانی کە بەرپرسن بە مادەیەکی مردوو سەیریەکەن ئەوە 10 ساڵ بەسەر یا تێپەڕیەوە بۆ نمونە مافی پێشمەرگەیە نادرێت ڕێژەی کوردە لە سوپای عێراق هەر زۆر دابەزیوە کێشەی موچەیە بوجێ ئەمانە هەمووی لەگەڵ هەرێمی کوردستان پێڕەو کراوە ئێستا زەمانەتیان چییە بۆ ئەوەی کورد بیر لەمە نەکاتەوە دیارە ئێمە بە بەردەوامی ئەو پرسانە باس ئەەکەین و تەکیید لەوە ئەەکەینەوە کە ئەمە مافێکی کوردەوە کەرنەتەوەکی تر بێ جۆرێک لە قەواری سەربەخۆی خۆی هەبێت و تەکیدشمان لەوە کردو کە بە درێژایی بنیاتنانی عێراق لە ماوەی نزیکەی 100 ساڵی ڕابردووی عێراقا کورد هەمیشە ڕۆڵی بنیاتنەری حکوومەتە یەک لە دوایەکانی عێراقی هەبووە بەڵام بە نەتیجەرە حکوومەتانە بوونە بەشێک لە چەوساندنەوەی ئەم گەلە بۆیە بیرکردنەوە لەسەر ئەم پرسە بیرکردنەوەیە کە لەوە دەرەنجامی گرتووە کە کورد بێومێت بووە لە حکوومەتێک لە دوایەکانی عێراق بەڵام لە بەرامبەرە ئەوانیش بڕێک بیان و بڕێک خاڵی تایبەتی خۆیانیان هەیە کە پیان وایە ینی بۆ نمونە هەندێک لە سەرکردەکان کە ئێمە قسەیان لەسەراکەین وە سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمان ئەڵێ دەستور هەر مادەی 140 نییە کە ئێوە جەختی لەسەرەکەنەوە کۆمەڵی خاڵەیە ئێوەی شۆک و کورد پابەند نەبوو لە پێوە یەک لەو مادانە قسە لەسەر ئەوە ئەکا کە دارایی عێراق لە پرسێکی ئیتحادیە هەموو ئەو داهاتانەی لە مەرزەکانەوە دێ هەموو ئەو داهاتە ئیتحادانەی کە لە عێراق لە کورسانە لە ڕێی هاوڵاتیانەوە لە ڕێی دەواازە سنووریەکانەوە وەرئەگیرێن دەبی بێتە ناو خەزێنەی گشتیەوە دوایەوە لە ڕێگەی خەزێنی گشتیەوە کە لە بەغدایە بە پێی پشکی هاوڵاتیان و کە ئێمە 70% دابەشێکێنە سەروانە بیانوەکان هەر یەکە و بەشی خۆی بیانوی پێیە بۆ ئەوە هەیە بەڵام خاڵی هەرە جەوهەریکەوای کردووە ئەوەیە کە ئێمە بێئومێد بین و ئەوانش بێئومێد بن لە ئێمە ئەوەیە کە کەسمان متمانەمان بە کەستەماوە بەڕاستی نە عێراق متمانی بۆ هەیە نە ئێمەش متمانە بوانێ ئەنی من بە خاڵێکی زۆر بە ڕاشکاوی قسەی لەسەر بکەم ڕەنگە بە جۆرێک لە بەرپرسیارەتیش بێت ئێمەی پەرلەمانتارانی کورد زۆرێک لەو یاسایانە کە پەیوەندی بە کوردەوە نییە بەلامانەوە گرنگ نییە تێبپەڕێ تێنەپەڕێ دەنگی بینیە دەنگی نەدەینێ کە پەیوەستە بە پارێزگاکانی تری عێراقەوە ئەمە یەکێکە لەو خاڵە جەوهەریانەی کە پێچەوانەی هەموو ئەو شتانەیە کە ئێمە یەک پارچەی عێراق بۆ نمونە سوێندمان پێ خوارد و کە یەک پارچەی عێراقن لە هەمان کاتە بە زۆربەی زۆری پەرلەمانتارەکانی شیعە ئەو سوننا بەشێک لەو پرسانە کە پێوەستن بە کوردەوە خەمیان نییە هەر تێپەڕێت یەک لەوانە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک کە ئێمە بەلامانەوە زۆر بە پەرۆشیۆڕ ئەبێ کەرکووک بێبەش نەکرێ هەڵبژاردنە کە قسە لەگەڵ فراکسیۆنەکانی تر ئەەکەی ئەوان خەمیان نییە بگرە حەزەکە نەشکرێ واتە کەسمان باوەڕوان بەوە نەماوە باش ئەوان واتی ئەگەن کە ئێمە لە هەر هەلێک ئەگەڕین کە لەوان جیاب ببینەوە ئێمەش وا سەیری ئەوانەکەین کە ئەوان قەت نابن ئەو فریاد ڕەسە کە بتوانن مافەکانی ئێمە وەکو میلەت بدەن باش دکتۆر کورد دەڵێ دانمان لە یەکتر سپیوەتەوە دوای ئەم کۆمەڵە حەقیقەتی کە جەنابتە نامەژەتان پێدا بوار ماوە بۆ ئەوەی کورد لە ناو عێراق بمێنێتەوە یان کار بکات بۆ ئەوەی دانوستان بکات و پێک بێتەوە لەگەڵ حکوومەتی عێراقی و جارێکی تر لەسەر یەک سفرە وڵاتە پێکەوە بەڕێوە بەرن دوو خاڵ زۆر گرنگ هەیە یەک ئەوەیە کە ئەگەر ئێمە چ سەرکردەکانی ئێمە چ سەرکردەکانی عێراق بە هەمان عەقڵیەتی ڕابردووە مامەڵە بکەن نەخێر هیچ بوارێک نەماوە واتە بە ڕەد و ڕەدفەعل تەعامل لەگەڵ یەکا بکەین و لێدوانی دش بە یەک بدەین و هەر یەکەمان بمانەوە کارتی فشاری خۆمان بەرامبەر ئەوی تر بەکاربێنین ئەمە ئەوە نییە بەڵام ئەگەر بێت و بمانێ پەڕەیەکی تازە هەڵدەینەوە و متمانە بۆ یەکتر بگەڕێنەوە بەڵێ بەدڵنیایەوە بوارماوە من دەمەوێت خاڵێک باز بکەم ئەوش ئەوەیە بە درێژایی لە دوای با بڵێن لابردنی مالیکی و هاتنە سەر تەختی ئابادی ئێمە وەکو کورد کەمترین شادمان هاتووەتە هەرێم بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر پرسەکان ماوەی 3 ساڵە جگەل لەم سەردانەی کە ئەو شاندەی کە تایبەت بوو بە ڕیفراندۆم هاتون قسەیانە سەر مادەی 140 کردووە بەدەگمەن شاندێک لە هەرێمی کورسانەوە هاتووە لە ماوەی حکومڕانی ئابادیە قسەی لەسەر مادەی 140 کردبێت دیارە کە قسە لەسەر نەکراوە بە دیوێکە لەوە یەکامانە ئێستا خۆشبەختانە بە خوێنی پێشمەرگە لە ژێر دەسەڵاتیان بووە بە ئەمری واقع بۆیە قسەی لەسەر ناکەین بەڵام بە دیوێکی ترە ئەمە پرسێکی یاسایە دەبێت بە یاسا چارەسەر بکرێت بۆ قسەی لەسەر ناکەم ئەم مەبەستم چییە ئێمە وەکو کورد لە ماوەی ئەم 3 ساڵە دوای ئەوەی کە لە ڕابردووە پێمان وا بوو مالیکی
کەسێکە وەکو شەخص مامەڵی ناتەندروست لەگەڵ هەرێمی کوردستانەکە عەبادی پەڕێکی تازە هەڵەداتەوە بەڵام هەستەکە هیچ بەرەو پێشوونێک نەچووە هۆکارەکەشی چییە؟ عەبادی هەمان سیاسەتی مالیکی و هاوشێوەکانی بە جۆرێکی تپەی ڕەوەکە ئێمەش بە هەمان عەقڵیەتی سەردەمی مالیکی چۆن مامەڵەمان لەگەڵ مالیکیەکەن ئاواش لەگەڵ عەبادیەکەین ئەم نەبوونی متمانەیە وا ئەکات خاڵی دووهەم کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین ئەوەیە ئەگەر مامەڵ لەگەڵ عێراق نەکەین بەدیلمان چییە؟ بەدیلەکەمان جیابوونەوەیە جیابوونەوە ئەمە ڕێک من یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە قسە لەسەر ئەگەرەکان بکەین بەڵێ چکە ینی خوا ئامادەکردن بۆ ئەگەرەکان بۆ هەموو ینی گریمانەکان واکات تۆ سەرکەوتوبی ئێوە کە لەگەڵ شاندی باڵی ڕفراندۆم خۆتان نوێنەرەکانتان دانیشتن پێتان وتن بۆ نمونە لە 25 نۆ ڕفراندەم ئەکرێ سەرکەوتنیەکی ڕەها بەدەستێنێ دوای ئەوە چی ینی ئەم ئەگەرەکە بۆ نمونە حکوومەتی بۆ هەرێمی کوردستان لە عێراق جیا بێتەوە دوای ئەوە چی من بەڕای خۆم ینی ڕای وەک فەرهاد پێم وایە تاوەکو ئێستاش من قەناعەتم وانە لە 25 نوێیان ڕیفراندۆم بکرێت ئەمە ڕای شەخسی خۆمە لە قسەکردن لەگەڵ شاندەکەیە زۆر پرس باس کرا من بۆ خۆم یەکێک لەو قسانەی کە کردم لەگەڵ ئەندامانی شاندەکە قسەیان لەسەرەوە کرد کە ئێمە دەبوونەوە توێک بخۆزینەوە دەبوو 2023 بخۆزینەوە نەمان خۆستەوە عێراق نە شەراکەتمان لەگەڵاکە نە هاوسەنگی هێزمان لەگەڵاکە و نەمتمانەی بە ئێمە هەیە ڕۆژ بە ڕۆژ هەستەکەین عێراق زیاتر لە ئێمە دوورەکەوێتەوە کاتیەوە هاتووە چیابووینەوە من یەکێک لەو قسانە کە کردم ڕوویدەم لە بەڕێز سەرۆکی شاندەکە کرد پێم وت من پێم وایە دەبوو دوای ساڵێک لە حکومڕانەکەی عەبادی ئێمەم هەڵوێستەمان بواە بۆ لەبەر ئەوەی ئەو کارنامەیەی حکوومەتەکەی عەبادی 21 خاڵ بوو 4 خاڵی پەیوەست بوون بە کوردەوە کە دەبوو سەقفی زەمەنیان بۆ دانرابوو دەبوو عەبادی جێبەجێ بکردایە زۆرترین سەقفی زەمەنی مادەی 140 بوو عەبادی 100 ساڵی بۆ دانابوو مادەیەکی تر پەیوەست بوو بە دەرکردنی یاسای نەوتوخاز کە گرفتی گەورەی نێوان هەردوولایە 3 مانگی بۆ دانرابوو گەڕاندنەوەی تەوازن 70% کورد لە هەموو مؤسسات و دامەزراوەکانی عێراق 6 مانگی بۆ دانرابوو ئەم 4 خاڵە هیچیان جێبەجێ نەبوون دەبوو کورد لە دوای 1 ساڵ بیوتایە عەبادی ستۆپ تۆ ئەمانە سەقفت داناوە 3 مانگت دانا یاسایەک دەرکەی نەت ناردووە پەرلەمان تا ئێستاشەو یاسا ناتوە پەرلەمان 6 مانگت دانا تەوازن بگەڕێنیتەوە ڕێژەی کورد ئێستاکە لە هێزەکانی هێزە سەربازەکان کەمتر لە 30% لە کاتێکە دەبێت 70% بێ زۆر شتی تر دەبوو کاتەمان کردایە جا دەمەوێت لێرە قسە سەرەوە بکەم ئەو شەوەی کە لە گردەکە بوو هەر 5 حزبە کورسانێکە لەگەڵ نوێنەری ئەمریکا لە کۆبوونەوە بن بۆی کورد بەشداری حکوومەتەکەکە یان نایکە ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد لە کافتریای پەرلەمان چاوەڕوانی ئاز بن بڕۆینە ژورۆیانە بە ئامادەبوونی نوێنەری ئەمریکا ڕێکەوتن لەسەر ئەو خاڵانە و ئێمە چوونە ژوورە دەنگماندایە باشە کە ئەوە نەبوو بۆ ئێمە یەقی ئەمریکامان نەگرت کە ئێوە هاوبەش بن بۆ هەڵوێستێکمان ننوان گەیشتە ئەوەی کە عەبادی بە فەرمانێک 2 وەزیر و جێگری سەرۆکی وەزیرانمانی دەرکرد بە ناوی ئیسلاحەوە و هاتنەوە بۆ کورسان و یەک لێدوانی تون بەرامبەر عەبادی لەو ماوە نەدراوە کە بڵێن ئێمە لە عەمەلی سیاسی ئەکشێنەوە مادام تۆ تەوازن ڕناگری بۆ ئێستا ئەیکەین ئەمە پرسیارەکە ناگەڕێتەوە دکتۆر قسەیەکی وەهێندەی من لەگەڵ پەرلەمانتارەکانی بڵێ نوێنەرانی کورد لە عێراق قسەم کردووە ئەڵێت وەکو پێویست هەماهەنگیمان لەگەڵ یەکتر نییە جاران لەسەر زۆر پرسی چارەنووساز ئەبینرا هەر هەمووتان پێکەوە ئەوەی پەیوەست بوو بە کوردەوە لە کوردستان چیە گوزەرە لە نێوان حزبەکانە هەر گرنگ نەبوو بەلاتان بەڵام ئێستا ئەوترێت ئەوە نەماوە ئەمە ڕاستە ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی هەڵوێستی ئێوە و پارتە سیاسیەکانی کوردستان و پاشان حکوومەتیش بەرامبەر حکوومەتی عێراقی هەندێک لاواز بێت کاکە یادگار واقعەک هەیە دانی پیانین ئەوش دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان پەیوەندی سیاسی نێوان حزبەکان بمانەوێ نەمانەوێ کەم تا زۆر ڕنگدانەوەی هەیە بەسەر کاری ئێمە لە پەرلەمانی عێراق ڕاستە لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان یەکین بەڵام زۆر جار ئەو ڕووداوانی کە لە کورسان ڕووەدا کاریگەری و کاردانەوەی تەواوی هەیە بۆ نمونە لەسەر پرسی دەرکردنی یاسای بودجەی ساڵی 2017 ئێمە 4 فراکسیۆنی کوردستانی لەگەڵ پرۆژەیەک بووین فراکسیۆنێکی کورسانی لەگەڵی نەبوو ئەمە پرسێکی نیشتیمانیە کەچی لەوەشا پەرتەوازە بووین خاڵێکی جەوهەری تر کە هۆکارە بۆ ئەوەی کە جەنابەت باست کرد ئەوەی پەیوەندی لە نێوان حکوومەتی هەرێمی کورسان و نوێنەرانی کوردانیە یعنی
ئێمەوە بۆ کۆتایی خولەکە ئەچێ نزیکەی 3 ساڵ و نیوە لەوین بۆ یەکەم جارە وەفدێک لە هەرمی کورسانەوە بێت لەگەڵ ئێمە کۆبێتەوە خۆیان ئەو ڕۆژەشدانیان پیانە و بەکەم و کورتی گەورەی خۆیانیان باس کرد لە کاتێک ئەمە نەبوو لە هەموو ئەمانە گرنگتر خیابی جەنابی ئیمام جەلال بەڕاستی لە ماوەی 8 ساڵی ڕابردووی سەرۆکایەتی کۆماری ئەوە هەبوونی وەفد و نەبوونی وەفد کاریگەریکی ئەوتۆی نەبووە بەقەدەر ئەوەی کە ئەو بۆ خۆی وەکو کارێزمایەک زۆر جار مەرجعی هەموو فراکسیۆنە کورسانەکان بووە و زۆربەی زۆری کێشەکان لە ڕێگەی پەیوەندی شخصەکانی ئەوە حەسم کراوە لە نابوو جگە لەوەی کە زۆرێک لە سەرکردەکانی کورد لە خولەکانی پێشووە لە ناو پەرلەمان تەواجودیان هەیە خاڵی جەوهەری کە ئێمە وەکو فراکسیۆنە کورسانەکان پێوەی ئەناڵێنین ئەوەیە شخصی گەورەمان نییە لە ناو فراکسیۆنەکانە کە لە مەکتەبی سیاسی حزبەکان بێ و قەرار بدا لە ناوبوون لە کاتێکە هەموو حزبە شیعی و سونیەکانە شخصی یەکەم و دوم و سێمن تەنانەت مالیکی و عەبادیەوە لە پێش هاتنە پەرلەمانتار اینجا بنەوە ساڵح مطلق نوجێفی عەلاوی هەمویان پەرلەمانتارن کە ئەڕۆن مەکتەبی سیاسییان ئیداری حزبەکەدا قەراردان زۆرجار لە پەرلەمان لە ماوەی چەند خولەکێکە پرۆژەیەک بڕیارێک دێتە ناو پەرلەمان پێویستی بە حەسمەیە تۆ زۆر جار تاوەکو ئەمە دەردەشاکەی لەگەڵ باگراوەندی حزبەکەی خۆتا 5 حزب 5 باگراوەندی جیاواز جاریوای لە ناو حزبێکە چەند سەرچاوەیەکی جیاواز بۆ وەرگرتنی ڕاو چەند باڵێکی جیاواز بۆ یەکلایکردنەوە پرسەکان پێویستە ڕێیان وەربگری پر زۆر جار تێ ئەپەڕێت ئەمانە لەو گرفتانن کە کاریگەریان کردوتە سەر کۆی پرسە نەتەوەیەکە دکتۆر ئێوە هێندەی لەگەڵ ینی پێکاتە جیاوازەکانی باسی عەرەبەکەم عەرەبی عێراق قسەتان کردووە ئەگەر کورد ڕفراندۆم دوا بخات لە 25 نۆنەی کات ئەوان میانی لە قسەکانیانە چی دەرەکەوێ ئایا ئامادەن تەواوی مافەکانی کورد بدەن یان هەر وەکو جاری جارەنەڵەن با نەیکەن و هیچیشیان پێ نادێ وەکو تاکیدم کردەوە لەسەرەوەی کە متمانە بە یەکتر نەماوە ئەوان ئێمە وای تێگەین کە داوای دواخستن ئەکەن بە نیەتی نەکردن تا دوای خەبووی نەیکەی ئێمەش لە هەمان کاتە دەمانەوە خاڵێکی فشار باسی بکەین بۆ ئەوەی ئەوان قایل بن بەوەی کە ئەگەر بەدەممانەوە نێن ئێمە ئەو ڕێگەی ئەگرینە بەر متمانەمان بە یەکتر نەماوە کە متمانە بە یەکتر نەماوە چەند بەڵێنت ئەدادێ جێبەجێ ناکە من کە قسەم لەسەر کارنامەی حکوومەتەکەی عەبادی کرد بە ئامادەبوونی ئەمریکا نەیمە هەڵوێسما بوو نە ئەمریکا هاتە دەنگ نە عەبادی وتی جێبەجێ یەکەم دوای ئەوەش ئێمە لەو ئەنجومەنی وەزیرانی عەبادیە 6 میلیۆنەرمان بوو 5 وەزیر و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوو وەزیر و جێگیری ئەنجومەنی وەزیران کە 50% ئەندامەکان ینی با بڵێن لە کۆی 6 کەسەکە 3 کەسیان بە ناوی ئیسلاحەوە دوور خرانەوە بە ناوی تەقلیسی وزاری و کابینەکەوە 50% ئێمە هیچ شێکمانە بوو سوپاس سالاری عێراق کورد بوو لابرا هیچمان نەبوو وەزیری دارایی عێراق دوورخراوە پۆستەکەمان پڕ نەکردەوە کە کورد خۆی ئامادە کردەوە بۆی جابێتەوە و گرنگ نییە بەلایەوە بەڵام سەرکردایەتی سیاسی ئەڵێ مەسافەیەک لە نێوان ئستفتا و ڕاگەیانی سەربەخۆی هەیە کە پێچ چەند ساڵێک بێت ئەگەر کەواتە ئەمەش حاڵەتێکی سروشتیە و لە هەموو وڵاتەکانیش بۆ قۆناغاتی پەڕیون کەواتە پێویستمان بۆ ئەگەر مەسافەیەک لە نێوان سەربەخۆیی و ڕاپرسیە هەبێ دەبێ ئەو مەسافەیە بە دۆخی تەندروستە تێبپەڕێت بۆ ئەوەی ئامانجە گەورەکە بێتە دیکە سەربەخۆیە بۆیە تا ئەو ڕۆژەی لەگەڵ عێراقین و تا ڕۆژە جای شەبینەوەبینە دراوسی عێراق پێویستمان بۆەوە هەیە پەیوەندیەکان لە ڕێگەی گفتوگۆ و دانیشتنەوە بەڕێوچێت دیارێکی لەو خاڵە ئیجابیانەی کە وەفدەکە بێمەی وت ئەوەیە بە هەموو فراکسیۆن و لایەنە عێراقیەکانی هەوتۆ ئێمە دەرگای گفتوگۆ داناخین جگە لە گفتوگۆشی وەسیلەیەکی ترمان نییە ئەمە خاڵێکە کە جێی دڵخۆشیە ئومێد دەکەین ئەنجامین بەڵێ باش دکتۆر زۆر جار کە باسی ڕفراندۆمەکرێ وترێ گەر کورد دەست بۆ ئەم هەنگاوە ببات و ئەنجامی بدات تورکیا سنووردا خایران سنووردا عێراق نازان پاسپۆرت ئەکشێنێتەوە مامەڵە لەگەڵ کورد بەڵام لە بەرامبەریشە قسە لەسەر ئەوە هەیە کە کورد کۆمەڵێک کارتی هەیە بۆ نمونە کارتی ئاو من واز لە کارتی ئاوەکە هێنم بۆ دەرفەتێکی تر بەڵام نوێترین و زیینوترین نمونە ئەوەیە لە تازەترین ئاماری دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئەوترێت لە 2 ڕۆژی جەژندا واتە لەم 2 ڕۆژەی جەژنە 145,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردووە کە بەشێکی زۆرینەی زۆریان عەرەبن جگە لەوەی لە ئێران و لە کێوکێوە هاتوون ینی ژمارەیەکی زۆر عەرەب لە ناوچەکانی شارە جیاجیەکانی کوردستان لە کەرکووک بوونی هەیە ئایا ئەمانە هەمووی کارتی فشار نین بۆی کورد لە مستەقبەلە لە داهاتووە بەکاریان بێنێن نەک
لە مرۆیەکەوە بۆ نمونە ئازاریان بات و ئەم شتانە یعنی وەکو کارتێکی فشار کە ئەمانەش هاوڵاتی تۆ نین بەڵام تۆ مامەڵیان لەگەڵاکەی ڕێزیان نەگری شوێنیان بۆ دابینەکەی ئەمە کێشە نابێت لە مستەقبەل ئەگەر ئەوانیش بیری لێ بکەنەوە دیارە یەکێک لەو کارتانە ئاماژت کارتی ئاوە تاوانەکو هەرێمی کوردستانی یەک لەو مەترسیانی هەمانە ئەوەیە کە ئێران و تورکیا کارتی ئاو بەرامبەر ئێمە بەکاربێن ینی بۆ نمونە سەدی دەربەندی خان 70% سەرچاوی ئاوەکەی لە دەرەوەی کورسانەوەی بە تایبەت لە ئێرانەوەی و ئەو مەترسیانەی کە لایەنە پەیوەنددارەکانی بە سەرچاوەکانی هەرێمی کوردستان ئاماژەی پێکەن لە دروستکردنی تونێل لە ساڵی هەشتاکانەوە ئێران تونێلی لێ ئەدا ئێستا تونێلێکی ئاریانی ناوە پێم وایە نزیکە 7 کیلۆمەترە بۆ گۆڕینی ڕێڕەوی ئاواکە لێداوە کە کارەکاتە سەرچاوەکان کە بۆ هەرێمی کوردستان دێت واتە ئێمە بۆ خۆمانێکێک لەو کارتانێک کە ئێران و تورکیا بەکارێنان بەکاردێت بە دڵنیاییەوە مەترسی کارتی ئاوە کە گرفتی گەورەیە و لە چەند مانگی ڕابردووە و لە هاوینانە زیاتر یەکێک لەو شوێنانەی کە گرفتیانە بێ خڵازی و خانەقینە کە سەرچاوەکانە لە ئێرانەوە ئەبەسرێتیان کەمەکرێتەوە سەبارەت بە لایەنی گەشتیاریم پێم وایە ئەو کارتە کارتێکی بەهێز نییە چونکە ئێمە ئاسمانمان بەدەستی عێراقەوەیە مامۆستایەتگەریان بە پێی دەستور هەموو هاتوچۆیەکی ئاسمانی کە لە ڕێگەی فڕۆکەوە ئەنجامەدرێ حەسران لە دەسەڵاتی حکوومەتی ئیتحادیایە ئێستا عێراق ئەتوانێت بە هەمانگی لەگەڵ وڵاتەکانی ترە ئاسمانی ئێمە دابخات و نەیەڵێ هیچ هاتوچۆیەکی ئاسمانی بکرێت هەموو ئەو شتانەی کە ئیتحادین لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە بۆیە ئێمە نابێ بەو ئاراستەیە بیر بکەینەوە کە چ کارتێکمان هەیە چونکە ئەوە بەرەوەمانە با کە بەریاکەوتنمان هەبێت زیاتر بە ئاراستەی گفتوگۆکردن و ڕازیکردنی حکوومەتی عێراق چ بە ئەنجامدانی ڕفراندۆم چ بە ئەنجام نەدانی هەنگاو بنێت زیاتر سەرکەوتووە بێ لەوەی کە بیر لە کۆمەڵێک کارتی فشار بکاتەوە بە دڵنیایەوە من پێم وایە و ئەو شاندەش کە قسەی لەسەر ڕیفراندۆم کردو لایەنەکانی بینیوە کە پێی وتون جگە لە دانیشتن هیچ ئینێکی ترمان نییە هیچ بژاردەیەکی ترمان نییە و تا دوا چرکەش ئێمە دەرگامان کراوە بۆ گفتوگۆ لەوە سەرچاوی کردووە کە ئێمە کارتەکانی فشارمان هێندە بەهێز نین کە بتوانین ئەوە بکەین ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە من وای بۆشم بەنسبەت ئەنجامدانی ڕفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێرم ئەو یەوترێت ناوچەی کێشە لەسەر و ململانێ لەسەرن لە ڕۆژانی ڕابردوودا لە 15 بۆ 20 ڕۆژی ڕابردوودا بۆ نمونە لە خانەقین لە گوڵاڵە لە جەلەولا لە سعدیە لە مندەلی لە قەرەتەپە لە جەبارە و ئەخیر جاریش پێش ئەخیر جار لە باشیقە لە باشیک و پاشان لە کەرکووکیش ئەنجومەنی قەزا ئەنجومەنی بۆ نمونە شارۆچکەکە ئەنجومەنە خۆجەیەکانیان ئەنجومەنی پارێزگا هەر هەمووی بە کۆی دەنگ لەو ناوچانە بڕیاریانداوە کە بەشداری ڕفراندۆم بکەن ئایا حکوومەتی هەرێم و شاندی باڵای ڕفراندۆمی هەرێمی کوردستان ئەبێ هەرگیز بیر لەوە بکاتەوە ڕفراندۆم بەبێ ئەو ناوچانە بکات ئەگەر ئەنجامی بدە من قەناعەتم وایە بە هیچ شوێک نابیر لەوە بکرێتەوە ڕیفراندۆم ئەگەر ئەنجام بدرێت لە ناوچە دابڕێراوەکان نەکرێت دەبێ بکرێت بەڵام لەوە گرنگتر ئەوەیە دەبێت سەرکەوتن بەدەست بێنێت ڕێژەی کورد لە ناوچە دابڕێنراوەکانەوە ڕێژێکی مەترسیدارە من هەندێک ئامارم لەلایە یەک لەوانە سەبارەت بە پارێزگای کەرکووک پارێزگای کەرکووک بەپی ئەو داتایی وەزارەتی بازرگانی کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن پشتی پێ ئەبەسێ و دەنگدانی سەرکرێ ڕێژەی کورد لە پارێزگای کەرکووک 52%. ئەم 52% واتە 48% غەیرە کووردە. ئەم 52% چەند لە سەتی دەنگ ئەدا یەک چەند لەوانەی دەنگ ئەدەن بە بەڵێ دەنگ ئەدا هەموو ئەمانە ئامارن خوا نەخواستە ڕێژەکە لە خوار 50%ەوە لەگەڵ سەر بەخۆیان بێت یعنی بە دیوێکی تر بە حکوومەتی عێراقی و هەموو وڵاتانەڵێن ئەم ناوچانە کورسانی نین باش لە گرنگترین ئەو ناوچانەی کە ئەبێت دەنگی ڕفراندۆم و دەنگی بەڵێتیایە سەرکەوتن بەدەست بێنێت کەرکووکە چکە چاوی زۆر لەسرە نەکرد چاوی عێراق و کوردستان بەڵکو چاوی دراوسەکانیش لە یەکێک لە بەرنامەکانم لەگەڵ بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک لە هەمان کاتە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە و حزوری هەیە لە ناو کەرکووک و ڕۆژانە پێکاتە جیاوازەکانە بینێوتی بەدڵنیاییەوە بەڵێ سەرەکەوێت پێت وایە ئەمە ئەم متمانە بەخۆبوونە بە نسبەت کەرکووکەوە شتێکی گرنگە لە ئێستاە دیارە ئێمە هەموو ئاواتێکمان سەرکەوتنی ئەو پرۆسەیە و کورد لەوەتەی هەبووە شۆڕشی کوردۆ لە عێراق لە پێناو کەرکووکا کوردێتی وارش کاتێکیش گەیشت بێتە خاڵێک بە ئێستاشەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە
کە بیر لە جیابوونەوە و شەڕ بکات مەسەلەی کەرکووک جەوهەریترین خاڵ بوو ومێدی سەرکەوتمان هەیە بەڵام ئەمە ئەگەرە دەبێت دراسە بکرێت ئەو زمینەیەکی ئێستا لە کوردستانە ئەگوزارێ بمانوێنمانەوێ ئەو دۆخی ئێستا هاوڵاتیانی کورسانتیان کاریگەری هەیە بەسەر هاوڵاتیانی کورد لە ناوچەدابڕێنراوەکان یەک دوو بیرمان نەچێت بەشێکی زۆر لەوانی نیشتەجێ ناوچەدابڕێنراوەکانن لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لە گەرمیان و سلێمانی و هەولێر نیشتەجێنە ڕۆندەگەدەن بەڵ ئێمە خۆمان لە ناو خەڵکین تعامل لەگەڵ خەڵکاکەین ئایا توانیوانە زمینەیەک دروست بکەین کە زۆرینەی خەڵک لەگەڵ بەڵیا بێت ئەمە یەک دوو لەوە گرنگتر چییە کاکە یادگاریان مۆزۆی کەرکووک نییە بە تەنها ئێمە ناوچەدابڕێنراوەکان بە گشتی وەکو پاکێجێکە کە تەماشای بکەین سەیری ڕێژەی کوردی تیاکەین شوێنێکی وەکو گوڵاڵەیان جەلەولا ڕاستە ئەنجومەنەکەی لەگەڵایەتی بەڵام ئێستاکە بە پێ و داتایانەی کە لە لای منە هەڵتوانم بڵێم زۆر نزیکە لە حەقەتەوە 15% کوردە یەک بۆ دوو 30% کوردە ئەوەی کە ئێستاتیایەتی دیارە خەڵکێک هەیە ئەو ڕێژە زۆر زیاتر بووە خەڵکێک ناوچەکەی جێهێشتووە کاتی خۆی شوێنێکی وەکو جەبارە و قەرەتەپا ئێستا نزیکەی 20%. ئایا ئەم 20% چەند لە سەتی دەنگەدا پاشان کە ناکاتە 50% ئەمە بە ئەتیباری پارێزگا ئەکرێت واتە بۆ نمونە گوڵاڵە یان جەلەولا لەگەڵ قەرەتەپە و جەبارە و سەعدیە کە 20% کووردە ئەمانە سەر بە پارێزگای دیالن لەسەر پارێزگاکەن یا لەسەر ناحیەکە ژمارەکەدا سپاس دەکەم بێگومان بەرنامەی ترمانە بێ لەسەر ئەو ژمارانە و گرنگیان بەڵام کاتی من کۆتاییات دکتۆر فەرات حاجی خادر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە و ببینەرانت بەخشی لەم ڕۆژی جەژنە ماندوو نەبن سپاستانەکەم بەڵێ بینەرانی ئەزیز زۆر زۆر سپاس بۆ هۆتێل و ڕێستۆرانتی لەندەن ئای لە کەلارکان بەرنامەیەمانتیا ئەنجامدا و هاوکاریان کردین دووبارە جەژنتان پیرۆز بێت ڕێزی یادگار فایق و ستافەکەم لە شاری کەلار لە شاری سلێمانی لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان و کوردستان هەمیشە ئاوەدان بێت خواتان بێت